بەلای خۆی بەخشندەی میرەبان ئەزیزان لە بەرنامەی تر لە پەیامی تۆ لەگەڵتانە بم. بەنامەیەم جارەمان تایبەتە بە پەیامی کەمەندامان. ئێمە هاتوونەتە ڕێکخراوی کەمەندامانی کوردستان یاخود یەکێتی کەمەندامانی کوردستان لێرە پەیامی ئەوانتان بۆ گوازینەوە بزانین کێشە و گرفتیان چیە و داواکاریان چێ. ئایا لەم 4 ساڵەی پێشوو کە قەیرانی دارایی بە تەواوەتی لە هەرێمی کوردستانە چڕ بووە ئەوان وەزیان چۆن و لە ئێستایە تا چەند ئەتوانن بە شێوازێکی باش ژیانی خۆیان بەڕێوە بەرن. لەگەڵمان بن ئەوان نەدوێنی. تۆ چی شوێنێکی جەسە لە دەستداوەتەوە؟ من لە پشتیان بەرەو خوار. ینی لە خوار کەمەرتەوە؟ بەڵێ حەدەقات. باشە. ناتوانی بە پێکانە خەت؟ یەک دەقە ناتوانم. چەندێکە وات لێهاتەوە ماوەی چەند ساڵ؟ 2002 ساڵە. 17 ساڵە لەسەر ئەم کورسی؟ 17 ساڵە ئەم کورسیمە. باشە چۆن نەتوانی کاسپی و بژێوی ژیانی خۆ دابین؟ وەڵای کاسبینی لە ئەو 120,000 نەبێت. ینی بەس بژێوی ژیانی تۆ لەسەر ئەو 120,000ەیە؟ ئارە وەڵا. باشە ئەو 120,000 ئەتوانێت ژیانت بەڕێوە بەرێ، ئەتوانێت پێداویستیەکانی ژیانت بۆ دابین بکە؟ نا بەخوا لە سەی قەرزار بین. مانگەی سەی قەرزارە بیت. باشە لەم 4 ساڵی کە قەیرانی دارایی دروست بوو موچە دواکەوت. ئێوە تۆ خۆت وەزە چۆن بوو؟ ئایا موچەکە ئەوەنت پێدرا بەشت بکە لە قەیرانەکە؟ پێش قەیرانیان ئێستا لەوە پێش قەیرانەکەوت 120,000مانەیە. ئێستا ئەوە قەیران دروست بووە وەزەکە خراپتر بووە. وەز ئێوە چی بەسەرات لەم قەیرانە؟ وەزمان زۆر قۆڕە زۆر خراپە. قەسەم خۆم مانگی ئەسەی قەرزارە بین. خۆ ئەوە ڕەحمی داواکاریتان کردو لە حکوومەتی هەرێم جوابتان بداتەوە یاخود وەڵامی چی بۆ بۆتان؟ سەجا داوامان کردو حکوومەت جوێ ناگری. کەرولاڵە. نا بەخوا. باشە چیتان ئەوێ؟ گریمان ڕۆژێک حکوومەت ئێوەی مان کرد وتی داواکاریتان چی؟ چیتان لە حکوومەتە؟ داواکاریمان ئێوە معاشەوەم بۆ زیاد کۆچی تر. بەنامەیەم جارەمان تایبەتە بە پەیامی کەمەندامان. داوامان کردو حکوومەت جوێ ناگری. کەرولاڵە. هەموومانە بەلایکەمەوە 80,000 بەزیاشەوە. بەس بۆ عیلاجەکەی پێشکە لە مەسرفاتی خۆی. بڕیارێکە بوو یاسایەکە بوو کە ئەو فەرمانبەری ئەو موچەخوەری موچەکەی لە 300,000 دینار کەمترە کە ئەبێ دەستکاری موچەکەی نەکرێت. بەڵام بەداخەوە کەمەندام لە 140 موچەکەی بڕێ. کابرا هەردوو قاچینیە لە سەعرەبانەیە. چی ئیشێکی پێکرێ؟ بەس بە تۆڵێم. چی ئیشێکی پێکرێت کە غێری ئەوەی خۆی قورسێکیشی خستۆتە سەر خێزانی؟ وەکو ڕێزگرتنێکی ڕێزمان لێ بوو ئینسانی ڕێزمەوە کاگە نەگوەکو ئەوکو هاوڵاتی ئەو خەڵکە وایە لە دەریشە لە خارجیشە وڵاتی خۆشی نییە خزمەتی شێگەن. ئەو مەعاشەش ئەو نەبێت کە بتوانانی تۆ ئیدارەی خۆت بێ ماڵ و مناڵت بێ دایکت بێ خوشکت بێەوەی کە لەگەڵ یا ئاژیت ئەوەکو پێویست بۆ شایەکی پێپڕکەیتەوە بتانی پێداویستی خۆتی پێ دەرکەیت. ئەوەی حکومەت و نەی کاربەدەستان ڕێگرین لە ئێمە کەمەندامەکەمانەوە ڕێگر نییە. حکومەت هەر وەک نەک توانی بێت یارگەریمە ڕێی ژیانی لێگرتوین. لەم ڕۆژانەیە ژنێک هاو بۆلام مناڵێکی پێبوو زۆر وەزەی خراپ وتی کاک سامان بڕۆ ئەکەی یەک هەفتەیە ئەو مناڵە بێ پاراچە بووتە 250 ئاو تی هەموو ئازارەکانە بینی پێرێ ینی ئەو ڕۆژەی کە هاو بۆلای من شەکر و نانم بۆ تێکەڵ کردو بۆ مرد کردو یاومەتە وتومەگە زۆرە برسی بوو بیخۆ. وەڵای من بەڕاستەکەی من بەڕاستی لە زگماکیەوە لە زگماکیەوە وام لێ هاتووە. مێشکم دەمارێکی مێشکم مەستاوە و ئێتر ئەوە بووم بە کەمەندام و تاوام. چ گرفتێکی بۆ دروست کردووی ئەو بەشەی پێش گرفتەکەم ئەوەی بەڕاستەکەی بێتاقەت مەکە ئیتر ئەوەی تر خۆم نەخۆشی چەکرم هەیە ینی تێکداوی زەختم هەیە تر چۆری ئەوانم هەیە بەناعەتمان زۆر خراپە وەزعمان زۆر خراپە داوا ئەەکەین داوا لەو ئەو معاشە ئەەکەین ئەبێ زایکات. لەم قەیرانەیە معاشەکانتان لە کاتی خۆیان پێدرا لەم قەیرانەیە معاشەکەتان بەشێوەیە کرد بیگەن نەمانگەگەیتر. بەڵێ ئەبێ بەڕاستەکەی ئەم مانگە بەڕاستکەی مانگە ئەبایە بەڕاستکی ئەم دووشەمێ وەرمام گردانە چوارشەممە محقولە ئەمە ژیانە ئەوە ئەبووای بەڕاستی شت گران نەکەن تەماتە گرانەک ئەوانە گرانەکەن دەرمان ئایا ئەو دەرمانە لەکوێوە هەیەت بە ساختەکاری
ساختەکاری دەرمانێک هەیە دەرمانە کە کریسە حالیان دەرمانێکی حابێکی چۆری ئەکری بە 2000 ئایا بەڕاستەکەی بەشی مانگێک ناکە بەشی ناکە کەژاڵ خەسڵاو لێ سڵاو لە بەڕێسیشتان بەخێوەتنی کەناڵە بەڕێسەکەتانەکەم بە پێی باسی کردوتت من وەکو کەسوکاری کەمەندام هاتووم دوو برات کەمەندام ئەمێ بزانم ژیانی ئێوە وەکو کەسوکاری کەمەندامەکان چۆنە قورسەتی ژیانی ئەم کەمەندامە بارگرانی بۆ ئەوە دروست کردو وڵا بچکۆلەکان مادی هێشتا چوارە گەورەکەشیان 65 سەدی لەگەڵا بچکۆلەکەمان دەوتی و علاجانە خوات باشە شکۆلەخوا بەزەبێ هەمومانە علاجی بۆ بەکارێنین ئێتە خۆشی دەسەی علاجەکە گرانە علاجەکانی نەخۆشی دکتۆر دانیاڵە ئێتە هەمومانە بلایکەمەوە 7,000 بە زیاشەوە بەس بۆ بە علاجەکەی بێشکە لە مەسرفاتی خۆی لە ماڵەوە بەدەستیان و ماندووە بن ینی گرفتان باشن خراپ نین ینی زۆر هیلاکمان ناکەن مشکیان تەواو نییە بەزیتر هیوایەتیان خواردن و ئەو شتانەیە حەزیان لە خواردنە زۆر حکومەت چەندێک توانێتی هاوکاری تامکە بۆی بتوانێت بارێکی سەر شانتان سوو بکە کە ئێوە خاوەنێ و دوو کەمەندامە وەڵای هیچ یاربەتێکی نیایەن حکومەت لەباری ئازەوە لەباری مەعاشەوە لەباری هیچ شتێکەوە قەیرانەیە لەم قەیرانەیە زمان چۆن وەڵی خراپ نەبێنی ینی مەم ناوەندین ئەوە ڕاستی بێ بەس هیچ ئیسیفادەیەکیان نەبوو بۆ حکومەت بۆ هیچ کەمەندامیەک نەک بۆ ئێمە ئەوە ڕاستی زۆر سپاسی کەناڵەکەتانەکەم هیوایەتە بە درێژی کا خالی وەکو کەمەندامێک تۆ شوێنێکی جەستۆی لە دەستدا من وەکو کەمەندامێک وەکو مرۆڤەیەک قاچێکم شەلە لە هەر شەلە ئەتوال لە مناڵێ و نزیکەی 50 ساڵ زیاتر بۆ شێوم ئەتوانی کار و کاسی پێ بکەی بەو شێوازەیە کە قاچەکە لە دەستداوە کار و کاسبی ئەگەر بشتوانین لەوانێت تۆ ئەزانین لە وڵاتەیە بۆی قەیران و بۆی ئەو کێشانی کە لە وڵاتە هەیە لەوانەیە کار دەست خەڵکی ساغ نەکەوێت جا سەر ڕێەوەی کە بۆ کەمەندامێک زۆر قورسە بەڵام من ئەتوانم بڵێم لە بیرۆری خۆم لا زیاد لە 30 ساڵ شەم لەسەر پێ خۆم وەستاوم بوو خۆم بەخێو کردیشەوە هەر خەریکی کاسبی من ئێوەکو کاسە بێ من فەرمان بەرم لە دایرێک دامەکەم چ داواکاریەکتان هەیە ئەلم قەیرانی داراییە ژیانتان چۆن بووە قورسەتی ژیانتان چۆن بووە حەزەکەمەوە بۆ باس کرد دیارە بەهۆی قەیران و بەهۆی پێش قەیرانیش ینی ژیانی کەمەندام لە کوردستانە ئەتوانم لە حاڵەتێکی زۆر ناخۆش و دژوارە بووە کەمەندام زۆربەی سەرچاوی داهاتی نییە ئەوەی کە هەیە لە وڵاتەیە ئێستا موچەیەک یان بابن هاوکارێکی کەمەندامی هەیە بۆ کە لە ساڵی 2012 ئەف ساڵی 2003 وازام لە کاتۆ ئەو موچێکی کەمەندامی هەیە بە ناو موچەیەکە کە پێشتر 20,000 دینار بوو 30,000 دینار بوو بۆ 50,000 تا 150 ڕۆی بەداخەوە بەهۆی ئەم قەیرانەوە و پاشەکەوتی موچەوە ئەمە کەزەرێکی زۆری لە کەمەندامە بە بڕیارێکی سەقەت دەتوان بڵم بڕیارێکی سەقەت دەبەرەوەی بڕیارێکە بوو یاسایەکە بوو کە ئەو فەرمانبەری ئەو موچەخوەری موچەکەی لە 300,000 دینار کەمترە کە ئەبێ دەستکاری موچەکەی نەکرێت بەڵام بەداخەوە کەمەندام لە 140 موچەکەی بڕە ینی ئەوەی لە 150,000ەکە بوو بە 90,000 ئێستا دقیقاً وازم 2 مانگ بۆ بە 120,000 دینار ئەمە 120 یاخود ئەو 90,000 ئەگەر تەقسیم بکەین 90,000ەکە ڕۆژی 3,000ەکە ئەگەر 120,000ەکە بێ ڕۆژی 4,000 ڕەنگە بکە ئەم 4,000 ئەتوانێت چی بۆ تۆ دابینکە لە ئەو شەو ڕۆژ بۆ کەسێک ئەگەر سەرچاوی داهاتی بەس ئەوە بێت ئەتوانم بڵم بەشوی نانی ڕۆژانە و تەماتێک نان و ماستێک لەوە زیاتر بەش ناکات ئەگەر لەفەیەکیش بخۆی لەفەیەک 1,000 دینارە یەک کەسی بەڵام تۆ زۆری کەمەندام بەزە سەرچاوی داهاتی هەیە ڕەنگە ماڵ و منداڵی خاڵی ماڵ و مناڵە ئەگەر کرێکیش نەبێ قەی ناکە واز لەوەش بێنین ئەگەر کرێکیش نەبێ خاڵی ماڵ و مناڵە ئەگەر ساحبی دوو مناڵ بێت لا 4,000 دینار بەشی ڕۆژانە لای حکومەت و داواکاریەکانتانی بدەنێ ئێمە بەتاکید تا لە سەرەتا دامەزانیم ڕێکخراوە دەیان جار هەوڵماندا و دەیان جار لەگەڵ بەرپرسانی سەرەوە دانیشتوین لەگەڵ جێگری سەرۆکی حکومەت لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵ وەزیرەکان لەگەڵ وەزیری کاروباری کۆمەڵاتیەوە بۆتان جوابیان دیارە ئەوەی کە کراوە پێشتر ئەڵێ بە حسابی کە پێشتر با بڵێن ئەمە وەکو هاوکاریە کراوە ئەم هاوکاریە قابلی ئەوەیە کە زیاد نەکرێت بەڵام قابلی ئەوەیە کە ڕۆژە ڕۆژان ئەگەر هەر ببرێت لەبەرەوەی ئێمە هاوکاریەکە موچەیەکی ڕسمی نییە هەچەند ئێمە دەیان جار داوامان کردو بە نووسای ڕسمی کە ئەمە بکرێت بە موچەیەک و هەوڵی زیادکردنیشی بدێت یاسایەکە بوو یاسای ژمارە 12 ساڵی
2012 بوو دەرچوو 2011 دەرچوو ئەوە لە 2012 بڵین جێبەجێ بکرایە بەداخەوە ئەو یاسای تاسە جێبەجێ دەکراوە کە ئەبێ پێی ئەو یاسایە ئەگەر بکرایە کەم ئەندام ئەبەوە بەبێ ڕێژەی کەم ئەندامیەکەی موچەی بۆ زیاد کرایە ئەو کاتە کەم ئەندام لەوانەیە موچەکەی بکاتە 500,000 دینارەوە یان خاصلااو لێبێ سڵام کەمەندام تۆ چ شوێنێکی جەسەوی لە دەستداوە و تا چەند بارگرانی بۆ ژیانت دروست کردو وڵا قەچم نەدەزانم پێشێک ڕاستە کەناڵەکەتانەکەم بە خێراتتانەکەم لە دەستدانی خاچی و تا چەند گرفتی بۆ ژیانی تۆ دروست کردو وڵا دروستی کردەوە بەس باش سەمەعاشتمان کەمەوە هیچی شێکشم نێ من هیچ هاوکاریتان نەکات یعنی بۆی باری ژیانتان تۆ سوک هەرە معاشەیە من وەکو پیان وچم تازە زەواجیش کردووە گران نییە لە ئێستاە بۆ تۆ بەو حاڵەتەوە حکومەتی ئەو موچەکەی بۆ شێوازە لێکردوون بۆ شێوازە ژیان تێپەڕێن وا بڵێم چی بە حۆینی حکومەت معاشەکەمان زۆر کەمە بەشتان نەکات ئەو معاشە ئەتوانێت ڕۆژانەتان بەشمان ناکە بەنێکتان پێدەن لە مانگانە چەندێکتان پێدەن هەرمێک بڵێن کەمەندامێکەمانێ ئێستا هەندێک لە کەمەندامان قسم لەگەڵاکەن هەندێکیان و 120 هەندێکیانیان و 90,000 هەندێکیان 150,000 من 9,000 ئەم 90,000 ڕۆژی 3,000ەکە ئەم 3,000 چی ئەکا بۆ تۆ یان دەتوانێت ئەو 24 ساعتە ئەو شەو ڕۆژە پێداویستی تۆ ناکە بەس ئەوەیە هەرەوەیەک ئەڵێ وەرێکاریتان چییە حکومەت چیتان بۆ معاشەکەمان زیاکەن و موچەکەتان بۆ زیاد بکەن باری ژیانتان سوکە بێتوانێت سوکترە بێ باشترە بەنامەی ئەم جارەمان تایبەتە بە پەیامی کەمەندامان داوامان کردو حکومەت جۆ ناگری کەرولاڵە هەمومانێ بەلایکەمەوە 7,000 بە زیاشەوە بەس بۆ بە عیلاجەکەی پێشکە لە مەسرفاتی خۆی بڕیارێکە بوو یاسایەکە بوو کە ئەو فەرمانبەری ئەو موچەخوەری موچەکەی لە 300,000 دینار کەمترە کە ئەبێ دەستکاری موچەکەی نەکرێت بەڵام بەداخەوە کەمەندام لە 140 موچەکەی بڕێت کابرا هەردوو قاچی نییە لە سەعرەبانەیە چی ئیشێکی پێکرێ بەس بە تۆڵێم چی ئیشێکی پێکرێت کە غێری ئەوەی خۆی قورسێکیشی خستۆتە سەرخێزانی وەکو ڕێزگرتنێکی ڕێزمان لێ وەکو ئینسانی ڕێزمەوە کاگە نەگوەکو ئەوکو هاوڵاتی و خەڵکە لە دەریشە لە خارجیشە وڵاتی خۆشی نییە و خزمەتی شێگەن ئەو مەعاشەش ئەو نەبێت کە بتوانیت تۆ ئیدارەی خۆت بێ ماڵ و مناڵت بێ دایکت بێ خوشکت بێەوەی کە لەگەڵ یا ئەژیت وەکو پێویست بۆ شایەکی پێپڕکەیتەوە بتانی پێداویستی خۆتی پێ دەرکەیت ئەوەی حکومەت و نەی کاربەدەستان ڕێگرین لە ئێمە کەمەندامەکەمان ئەوەنگە ڕێگر نییە حکومەت هەر نەک توانی بێت یارگەریمە ڕێی ژیانی لێگرتوین لەم ڕۆژانەیە ژنێکا بۆلام مناڵێکی پێبوو زۆر وەزی خراپ وتی کاک سامان بڕۆ ئەەکەی یەک هەفتەیە ئەو مناڵە بێ پاراچێ 250 ئاو تی هەموو ئازارەکانە بینی پێرێ ینی ئەو ڕۆژەی کە هاو بۆلای من شەکر و نانم بۆ تێکەڵ کردو بۆ مرد کردو یاومەتێ و تومەگە زۆرە برسی بوو بیخۆست و کەمەندامێک کێش و گرفتان چییە هەزەکەم لە دەمی خۆتانەوە ئەوەی لە دڵی خۆتانە لەسەر کێش و گرفتەکانتان بیڵێن یعنی هیچ شتێک مەشارنەوە وڵی کێشە بەس ئەوەیە چەند کەڕ دیرانە بەلوچنا چەند کەڕە دیانی هینکرانی ترم کەڕەتە ئاخر هینی بوو کە لوزنە متابعی کردن و چەند ناو سڕاولی کەمەندامانوانە من ئەڵێم لە کەم ئەندامی جاری بێن ئەوانەی کەوە تەواو حرەکەتیان نییە لەوانە دەست پێ بکەن تۆ 9,000 بەیەکی قاچی نییە هەر ئێخەمە بەر یعنی ویژدانی حکومەتەکە خۆی یەک ژەمنان نەخواچی لەیە جاوەرە کەم ئەندامێکی ئاوا داما و نەنانی ئەیرێتێ نە ئاوی ئەیرێتێ نە هیچی ئەیرێتە یەک لەبەرەوەی دایبی پێ ناکرێت دوو لەبەر ئەوەی خزمەتی بۆ ناکریا بکەوێتەوە عەرزە و هەڵی سێنیتەوە هەر کەڕەتێ بۆ تەوالێتێ بۆ خوشتنێ بۆ ئەملایە بۆ ئەولایە کە لە ڕۆژێکە کامە ئەڵی چەند جارێکی ئەوێ بێت پێوە چوون بۆ لای حکومەت چوون بۆ لای ئەو کەسانی کە دەسەڵاتدارن چیان پێوتون ینی کە ئێوەتان ئەمە مشکلەکانمانە چ وەڵامێکیان داون هەمووی وەڵام ئەڵێن چاگەکرێت حتا زۆریان هاتوون بۆ لامان طبعاً پێش دەنگانەکە تێگەی
کە ئەیانوت چەند کەم ئەندامێکین بە کورسی ئەچوونە لایەن و ئەیان و ناومان بنووسن یا شتێکەکەن ئەوی دوای هەڵبژاردن ئەی باشە دوای هەڵبژاردنە و خۆ تەواو ئەی بۆ ئەوسا دەرگای ئێرەیان گرتبوو بەریان نەئەیە ئەی ئێستا بۆ یەکێکیان سەرانی بکەن ها بۆچی وەڵامتان نادانم ینی کێشیان لەگەڵ ئێوەیە چییە؟ ئێوەش هەر وەکو سەررجەم چین توێژەکانی تر چینەکەن بەڵام ڕەنگە ینی بەزیشان زۆر خراپتر بێت لە چینەکانی تر ڕەنگە بۆ نمونە من ئەگەر لە حکوومەتیشانە بم بتوانم ئیشێک بکەم بەس ئێوە توانن ینی بە تایبەتی و پیاوەکان با بڵێن ڕەگەزی نێر ئەتوانن بە کەمەندامی و ئیش بکەن سەخت نییە ئەمە بۆیان سەختە ئێستا تۆ پێ دەڵێم کابرا هەردوو قاچینیە لە سەعرەبانەیە چی ئیشێکی پێکرێ بەس بە تۆڵێ چی ئیشێکی پێکرێت کە غێری ئەوەی خۆی قورسێکیشی خستۆتە سەر خێزانی کێشەی بۆ کەسوکارەکەشی دروست کرد ئەوانیشی دروست کردووە وایە جاوێ یاوانە ها جا تۆ ئەگەر بیت ئاور لەوە نەیتەوە ئتەبێ ئینسانەتی چی بێ لە حکوومەتە وڵا لە خانسلااو لێبێ لە ڕێکخراوی یەکێتی کەمەندامانی وایە چی شوێنێکی جەسەر لە دەستداوە من قاچم شەلەلی ئەتفاڵە باشە تا چەند گرفتی بۆ ژیانت دروست کردووە قورسێتی ژیان و لە ڕووی دەرونیەوە کە تۆ واستەکەی بەشێکی جەسەد نییە بۆ شێوازە تا چەند ناڕەحەتە حەزەکەم قسەم لەسەرەوە بۆ بکەی دڵی خۆتان بکەنەوە چ مشی لەیەکتان وڵای ئیتر لە ڕووی دەرونیەوە هەستەکەی چۆن تو وەکو کەسێکی ئاسایی نیت بە پێ ڕێ بکەیت و شوێنێک هەنێ شوێن بگەڕیت و ئەرکرد قرسرە کە زەواجەکەی مناڵ بەخێوکردن و ئەرکی ماڵ و ئەی چۆن حکوومەت کە با بڵێن تۆ لە ڕووی سروشتی ئەم حاڵەست بەسەراتوە حکوومەت چۆن توانیوەتی هاوکاریت بکە تاوەکو تۆزێک لەم کێشە و گرفتانت لەسەر شان کەم کاتەوە وڵی هیچ هاوکارێکی نەکردەوە ناوەڵە هەر ئەو ڕەموچەیە خۆشم لە دایرە داوامەکەم هەروکو کەسەکانی ئاسایی داوامی خۆمەکەم ئەو موچەیە کە باسەکرێ 120,000 90,000 150,000 ئەتوانێت چی بۆ ئێوە بکە ینی چ شوێنێکتان بۆ گرێت لە ژیان چ پێداویستێکتان بۆ دابینە ئێمە 600,000ەکە وەرەگرین لەبەرەوەی مۆزەفم لە دایرە ئەگەر دابەشی بکەی لە مانگەکە ڕۆژی 2000ەکە چیت بۆکە هیچ شتێک ناکەوە چون بۆ لای حکوومەت و داواکاری خۆتانی پێ بڵێن یان بۆ لای وەزیرێک بۆ لای دەسەڵاتدارێکی ئەم حکوومەتە چی پێوتون چۆن جوای بداونەتەوە وڵی تا ئێستا کاک سامانەوەم چۆنە هیچ بینێکیان نەبووە هیچ ساڵۆسێکیان نەبووە دەربارەی ئەم موچەیەکەوە بە حساب چاکسازی بە هینی کەمەندامەکەن یەکەم جارە دەستکاری موچەی کەمەندامیان کرد باشە بە دەستکاریکردنی موچەی ئێوە چی لە حکوومەتەی گۆڕێ ینی موچەی تۆ 120,000 بێ بیکەی بە 90,000 بەم تیێزارەم قەیرانەدارایەت تێپەڕێت نەوەڵە هیچ بەوە گۆڕانکاری نابێت چیتان پێویستەوە چ داواکاریەکتان هەیە کە زەرور بێت لە هەموو شتەکانی ترتان چیتان بۆ بکە حکوومەت وڵە داواکاریەکەمان ئەوەیە وەکو کەمەندامی وەکانی وڵاتەکانی دەرەوە وەکەوانە شتێک بکەن کەمەندامانە بەڵێ سڵاو لێبێ سڵاو لە توشکاکی وەکو کەمەندامێک چ شوێنێک لە دەستداوە و حەزەکەم باسی کێشە و گرفتەکەم بۆ بکەی کە لە کاتی ژیانی خۆتا لە کاتی ڕۆیشتنە چ شوێنەکەت ئازارەکە چ مشکلەیەکت بۆ دروستە وڵایی من وەکو خۆم قاچی چەپم بڵێن شەلە لە تفالە بەڵێ لە ڕێگە ڕۆشتنە ناتوانانی وەکو کەسی ئاسای وەکو کەسی ساغەکان هەڵسوکەوت بکەیت و جم و جوڵ بکەیت و ژیانی ڕۆژانە و زیاتر زووتر بیبێ بەڕێوە تەبعەن بۆ ئێمە قورسترە بێ بەس ئەرۆڵا قاچم ئازاری هەیە بڵێم نیەتی هەیەی بەس ئەوەیە خۆمان سەیتەرێمان زیاترە بەسەر وەزعەکەی خۆمانە ئەتوانین ژیانی ڕۆژانی خۆمان دابینکەین تەبعەن تۆ زەواجی شەکەی مناڵتە بێ و ماڵ و مێرد و ئەو ئەرکانش قورسترە بێ لەسەرنی منداڵ لایەوە قورس نییە بەو حاڵەتەوە وەڵایی وەکو ئەوەی لەگەڵ ساقێکا فەرقمان زۆرە بەزەوەیە کە تۆ خۆت حەزت بەو شتەیە ئەو نە حەزلێتی لەوە چێ بۆ تۆ ئەو نە قورس نەبێت زاڵەبی بەسەر ئەو کێشە و ئازارە لەوە چێ ئەو پەروەردەکردنی مناڵێژ من وەکو گوڵاڵە خانۆک و ڕەفیق و کەسەکانی کەم هاوڕەکانمان زۆر ئێمە جوانتر پەروەردەی بکەین وەک لە کەسێکی ساڵ باشە حکوومەت ئێوە ئەم بارەگرانتان بەسەرەوەی حکوومەت با بڵێن
خەڵکی دەوڵەمەند وەزیر ئەوانی کە دەسەڵاتدارن توانیوانە هاوکاریتان بکەن توانیوانە بەدەمتانەوە بێن توانیوانە هەندێک لەم کێشانێکەوە لە ژیانە بۆتان دروست بوو بۆتان هەرکەن وەڵی نەوەڵانەیان توانێەوە کۆی کە ئێمە ئەو هەموو کێشۆ گرفتەمانەوە کۆی کاکسامان ئەو هەموو هەوڵە ئایا قەت نەگەشتێتەوە ئاستەکە تۆ کێشە و مشکلی ئێمە حەل بکەن و پێداویستیمان بۆ دابینکەن چ داواکاریەکتان هەیە یان کە پێت وایە ئەگەر ئەوەتان بۆ بکەن حکوومەت ئەتوانێت تۆزێک لەم خەمانەیەوە کەم کات وڵی داواکاریمانەوە چییە بڵین لە هەموو دام و دەستگاکانە ئەو شوێنانە بۆ ئێمە گونجاو بێت کە هەڵسوکەوتی تیاکەین ڕێز و حرمەتێکمان بگیرێ وەکو نەک بە چاوی بەزەی بە چاوی ڕێز ئەجا ئەو مەعاشەش ئەو نەبێت کە بتانی تۆ ئیدارەی خۆت بێ ماڵ و مناڵت بێ دایکت بێ خوشکت بێەوەی کە لەگەڵ یا ئەژیت وەکو پێویست بۆ شایەکی پێپڕکەیتەوە بتانی پێداویستی خۆتی پێ دەرکەیت هیچ نەبێ بابە کەمێک لەوانەی ئەوروپا ئەمە بتوانین بشیت کاک مسلیم سلااو لێ سلام تڵای وەڕگات و مسلیم تۆ چ شوێنێکی جەسە لە دەزانم من وەکو کەمەندامێک بۆ خاوە پێداویستی شەڵ دەماخم سەم داواخم توانە هیچ شتێکم نییە بۆ خزمەتی خۆم بەکاری بیان وەکو ئیشکردن وەکو ناتوانانی کاسبیش بکەین ناتوانم کاس بکەم من فەقێتیشم تاو کرد تا ئێستا تاینات نەکراوم باشە کێشە و گرفتان چییە حکوومەت بۆ نایە بەدەمتانەوە هەرچی هاوارەکەن هەرچی ئەچنە لایەن بۆچی نایە بەدەمتانەوە ئەنی کێشەی لەگەڵ ئێوە چێ سەب مەمون نەگازان حەقەقلین و حەق ئەڵخینە بەرچاوی خەڵکو و لە بەرچاوی خەڵکە چی بێ ئەوواڵین لەبەر ئەوەش وجودێک مەمەدانان هەوکارەکەی ئەوەیە لە کاتی هەڵبژاردنەکانە هیچ وعد و بەڵێنێکیان پێدەن هیچ شتێکیان بۆ کردوون هاتوون بەدەمتانەوە ئەو بڵێنانی کە بەیان داون لە پێش هەڵبژاردن دوای هەڵبژاردن بەیان جێبەجێ کرد نەخێر نەخێر هەرچی سەر شاشە و سیناریونی خۆیانە وەکو ئەوەی کە خەڵکە بەرنە پێشەوە کاندیدەکانی خۆیانیان بەرزکردنەوە ئێوە لەناو ئەو هەموو کاندیدەی کە لەناو حیزبەکانە هەیە کەمەندامیان تیا بۆ و دوایی خەمی ئەوەی خواست بێ خوارد بێت چوو بێتە پەرلەمان نەخۆن نەکراوە نەخێر تاسە نەکراوە چ داواکاریەکتان هەیە چیتان زۆر پێویستێ لەومان پێویستەوە کۆم کە مەعاشی خۆنەوە سەر حقیقەتی خۆی دووەم ماغانەوەکو خۆی مانەنێ وەکو ڕێزکردنێکی ڕێزمان لێ وەکو ئینسانی ڕێزمەوە کاگە نەگوەکو هەوکو هاوڵاتی و خەڵکە لە دەریشە لە خارجیشە وڵاتی خۆشی نییە خزمەتی شێگەن وڵام لە وڵاتەکەی خۆتای وڵاتی نیشتیمانی خۆتی حساب و هیچ شتێک بۆ ناغ هیچ جواب نایەنەوە من چوومەتە لای خەڵکیش قسەیان جواب نیامەتەوە خێرەمانەکانیش نەکوەکو حکوومەتیش لە خزمەتەوە ئازیزان وەکو زارن خاوەن پێداویستی تایبەت یاخود کەمەندامان جگەلەوەی بارێکی قرس لەسەر ژیانیانە کە لە دەستدانی بەشێکی جەستەیانە ئەمە جوای کردووە نەتوانن خۆیان کاسبی بکەن یاخود زۆر بە ناڕەحەتی توانن کاسبیەکەیان بکەن جگەلەوە حکوومەتیش ناتوانێت هاوکاریان بکە یاخود با بڵین نەیتوانێت و موچەیەکیان پێ بدا کە بە شایستەیی پێی بژین سەرڕایەوە بین کە لە وڵاتە پێشکەوتۆکانە گرنگی زۆر بە کەمەندامە درێ پرستیاری زۆر تایبەتی بۆ گیرێ حکوومەت بە هەموو شێوازێک هاوکاریەکە تاوەکو بتوانێت باری ژیانی سوک بکە خۆ هەرچەندە ئەگەر حکوومەت هەرچی هاوکاریان بکە تازە ئەو بەشەی جەستەی بۆ ناگەڕێتەوە بەڵام لێرە نەگەوە کێشە و گرفتیشان بۆ دروستەکەن ینی لە ئەو 150,000 ئەو 120,000 کە باسیەکەن لە قەیرانی دارایە دەستیشان بۆ ئەوە بردکردویان بە 90,000 کە ڕۆژی 30,000 دینارەکە بۆ ڕۆژێک کە بڕێکی زۆر کەمە ڕەنگە زۆربیان کرێکی بنیان توان بێر کرێ خانۆکەش بدەن ئێمە زیاتر کەمەندامەکانە دوێنی بزانین داواکاریان چییە بەشکوم حکوومەتێک وەزیرێک لەم حکوومەتە سۆزێکی بۆیان بجوڵێ و دەستی هاوکاریان بۆ درێژ بە بینەرمان بنێوە بەنامەیەم جارەمان تایبەتە بە پەیامی کەمەندامان داوامان کردو حکوومەت جۆ ناگری کەرولاڵە هەموومانە بەلایکەمەوە 70,000 بەزیاشەوە بەس بۆ عیلاجەکەی پێشکە لە مەسرفاتی خۆی بڕیارێکە بوو یاسایەکە بوو کە ئەو فەرمانبەری ئەو موچەخوەری موچەکەی لە 300,000 دینار کەمترە کە ئەبێ دەستکاری موچەکەی نەکرێت بەڵام بەداخەوە کەمەندام لە 140 موچەکەی بڕێت کابرا هەردوو قاچینیە لە سەعرەبانەیە چی ئیشێکی پێکرێ بەس بە تۆڵێم چی ئیشێکی پێکرێت کە غێری ئەوەی خۆی قورسێکیشی خستۆتە سەر خێزانی
وەکو ڕێزگرتنێکی ڕێزمان لێ وەکو ئینسانی ڕێزمەڵەوە کاکە نەک وەکو هاوڵاتی و خەڵکە لە دەریشە لە خارجیشە وڵاتی خۆشی نییە و خزمەتی شێگەن ئەو معاشەش ئەو نەبێت کە بتوانیت تۆ ئیدارەی خۆت بێ ماڵ و مناڵت بێ دایکت بێ خوشکت بێەوەی کە لەگەڵ یا ئەژیت وەکو پێویست بۆ شایەکی پێ پڕکەیتەوە و بتانی پێداویستی خۆتی پێ دەرکەیت ئێمە ئەوەی حکومەت و ئەوەی کاربەدەستان ڕێگرین لە ئێمە کەمەندامەکەمان ئەوەنگە ڕێگر نییە حکومەت هەر نەک توانی بێتی یارگاریمە ڕێی ژیانی لێگرتوین لەم ڕۆژانە ژنێکا بۆلام مناڵێکی پێبوو زۆر وەزی خراپ وتی کاک سامان بڕۆ ئەکەی یەک هەفتەیە ئەو مناڵە بێ پاراچە بۆتە 250 ئاو تی هەموو ئازارەکانە بینی پێرێ ینی ئەو ڕۆژەی کە هاو بۆلای من شەکر و نانم بۆ تێکەڵ کردو بۆ مرد کردو یاومەتێ و تومەگە زۆرە برسی بوو بیخۆ کاک مەهدی سڵاو لێبێ سڵاو لە تۆی گیان زۆر سپاس ئەتوانین لێرە قسە بکەین وەڵایی بۆ کەمەندامەکەم باشە دانیشین باشە با بچینە ژوورۆ فەرموو ببوور ئازێت شتەیە کاک مەهدی وەکو کەمەندامێک کێشە و گرفتان چییە؟ تۆ لە کاتی ڕۆیشتنە تا چەند ئازارە بۆ دروستە بێ ینی ئەو ئازارانە حەزەکەم لە دەمی خۆتانەوە باسی بکەن ئەو کەمەندامی چی بۆیەوە دروست کرد؟ بەڵێ وڵا بە خێراتتانەکەم سەرتا کەمەندامی بریتە لە حاڵتێکی جیاواز لەگەڵ ئەو کەسەیە تەنها بۆ ئێمە ینی ئەبێ بەرەنگاری ببینینەوانێ و ڕێگر نەبێت لە ئاستەنگەکانمانە ئێمە ئەوەی حکومەت و ئەوەی کاربەدەستان ڕێگرین لە ئێمە کەمەندامیەکەمان ئەوەنگە ڕێگر نییە بێگومان بە پێجۆری کەمەندامیەکە لە کەسێک و بۆ کەسێک کاگۆڕێ و بەبێ ئازاریش نابێ من بۆ خۆم بۆ نمونە ناتوانم دووسێ داقە بە پێوە قسەکەم هەرچەنە کاروبای ڕۆژانە شمەیە و وەک وەرتاکی کەم کۆمەڵگای ئیشەکەین بەڵام کەمەندامیەکەش تا ڕادێک لە ڕووی فیزیایی ئەوانەیە کاریگەری لەسەرمان دروست کردووە ئەو موچەی حکومەتستانداتێ ئەتوانێت چی شوێنێک لە پێداویستەکانی ژیان بەیەوە بدرێت وڵا موچەیەکی 6,000 یان 9,000 بە مانگێک یا دوو بیا بە 3 مانگە بە 4 مانگ جارێکنێ بۆ ئێمە جێگەمان بۆ ناگرێت تەنها پێناسێکی حکومەتە لای ئێمە ئەکرێت بەوە پێمانەڵێ حکومەت هیچ نییە تا بتوانێت یارمەتی ئێوە بە و هیچ جێگایەک ناگرێت ینی بۆ نمونە ئەگەر کەسێک هاتوچووکە بۆ شوێنێک کەمەندامێ نەتوانێت بە تەکسی هاتوچووکە شتێ مانگێک زۆر لەوە و دووقات و سێقات زیاتر سەرفەکات تۆ وەکو کەمەندامێک چ شتێک ناتوانانی بکەیت کە کەسێکی ئاسایی ئەتوانێت بیکە ینی کە ئەو حاڵەسە ببینی پێی ناڕەحەتبی لەو با بڵێن شتانی لە ژیانی ڕۆژانە تایکەی ناتوانانی چ شتێک بکەیت کە ئەیبینی زەرامی یاعتیادی توانێت بیکە بەڵام تۆ ناتوان بەڵێ وڵا وەکو وتم لە کەمەندامی لە حاڵتێک و بە حاڵتێک کە فەرقەکە بۆ نمونە کەمەندامێت توان بەسا قاترمەیە بڕوە کەمەندامێکتر لە سەعربانەیە ناتوانێت بۆ نمونە من مامۆستام و ماستەرم هەیە ئەمێ بۆ نمونە درێژە بە دکتۆراکەم بم بەس ئەو زوڵفە کە هەستەکەم یانی لەبار نییە بۆ جۆری کەمەندامیەکەم بتوانم لێ لە مختبەرێک ئایشکەم و درێژە بە خوێندنەکەم بم بەدەستێنانی ماستەر و خوێندنەوەوانە ینی سەختێتی ژیانی تۆی تەواو قورس نەکردووە لەسەر بێگومان تو کاچیتە بەردەم بینایەکەوانێ بینی 100 قادرمەیە نەگونجاوە ینی پێداویستیەکان لەگەڵ کەمەندامان نەگونجاوە حتمما سەختی هەیە تۆ لەکوێ کاراسانیەکت بۆ بکڕێت لە ڕووی شوێنەوە لەکوێ ڕەمپات بۆ دروست بکرێت لەکوێ وەکو وتم بۆ نمونە لە مختبەرێکە لە دایرەیەکە کاراسانی بۆ بکرێت لەکوێ ئەوە هەبێ و لەکوێش لێرە هیچ ئاماژەی پێ نەکرا هەل لە هاتنە دەرەوت لە ڕسیفێکەوانێ دەست پێەکە حتا ئەگەیتە سەرەوە بۆ لای ئەو فەرمانبەرەی ئیشەکەت بۆ کایە خۆت کاچی تا و شوێنە ئیشەکە و جێبەجێەکەی سەدان کەمەندامی وەکو منێ ناتوانێت بە قادرمەیە بڕوە خۆ بیناکانیشمان نە مەسعەدیتیایە نەگونجاوە نە پێداویستی کەمەندامی تیا جێبەجێکراوە بێگومان ناڕەحەتیت بۆ دروستەکاوە بێگومان ئاستەنگێ بۆ دروستەکاوە بێگومان واو لێکا کە ئەو ورە و ئەو وزەی کە تیاتایە تا ڕادەیەک بێتە دواوە و ئەمەش نایبەستم بە ئەیبەستم بە کەمەندامیەکەم بەس ئەیبەستم بۆ کەم تەرخەمەیە کە حکوومەتی هەرێمێتی سەبارە بە کەمەندامانەوە تێگەن نەگەشتنی ئەو حاڵەتەی کە هەیە کە پێ و تێ کەمەندامی بۆ هاوڵاتێکی وڵاتە هەیەی حکومەت لی تێناگات کاک سامان سڵاو لێ سڵاو لە جناب کاک سامان حەزەکەم وەکو بەرپرسی کەمەندامان کێشە و گرفتی خۆتان
چییە بە چاواتی پێم بڵێن بۆی بەشکم یەکێک بتوانێت یەکێک لەم دەسەڵاتدارانەی هەرێم بەیەک لەم حکوومەتەی هەرێما کە دەسەڵاتێکی بێ جۆرێ لە جۆرەکان هاوکارێک بکە باری سەرشانتان تۆ سووک بکە. وەڵی سوپاس دەکەم من ئەگەر بڵێم بە تۆیە لەم چکە من دڵنیام کەسێک نییە لە حکومەت وەڵامی ئێمە باتەوە چکە ئەوان کوا لەگەڵ ئازارەکانی خەڵکان کوا لەگەڵ ئازارەکانی میلەتان کوا لەگەڵ ئێمەی کەمەندامانان ئەسڵەن ئەو نەهامەتی و دامایی و وەزعی کە بەسەر ئێمەی کەمەندامانە هاتووە ئەوان هێناویانە کەسێک کە خۆی ئازارە پێبات چۆن ئازارە لەسەر لابە کەسێک کە خۆی برسی وکات چۆن نانە بۆێنێ ئەمە حقیقەتی ژیانە بەڕاستی ئێمەی کەمەندامان من لە چیەوە بۆ باسکەم یعنی من خۆم کەمەندامم بۆیە هەز بە ئازاری کەمەندامێتی خەڵکانێکەکەم تۆرە کەمەندامی برسی بیت خوێنکارت هەبێ معاشت نەبێ نانە گیرفانتان نەبێ وەزعێکی زۆر خراپە بەڕاستی ئەگەر ناتوانم باسی هەموو ئازارەکانە بۆ بکەم بەڵام من چەند نمونەیەکە دێمێ وەرە تۆ چی بە لەم ڕۆژانەیە لەگەڵ مامۆستا ماتی و برادرانە لێرە کۆمەڵە مناڵی کەمەندام هاتن ئەخوێنن بەو هەموو نەهامەتی خۆیان لەسەر عەرەبانن تەسەورەکەی پارەی ئەویان پێ نەبوو کە کراس و پانتۆڵە کڕوک و برادەرەکانی خۆیان یەکێک لە مامۆستاکان لی تووڕە بوو توی بۆ جلێ جیاوازە تا دەستی کرد بۆ بەگریان دواتر بتوی پارەم پێنێ باوکم بۆ ناکە حاڵەتێکی تر لەوانە دایک و باوکی کەمەندامە مناڵی خوێنکاریانەیە زانی چەند بێنازن لە خوێندنگەکانە تۆ زانی ڕۆژانە چەند کەس ڕووەکاتە ئێمە داوای 5,000 لە من بەشتە ڕادەیەک بە 5,000 خرااتەکەن ئەوە نەباریز ژیانی سەخت ڕادەیەک من بە فەخر ناڵم هەمیشە خەجاڵەتم لە بەرامبەرەوەیە ئالێوێ ئەنێتەوە قۆنەرەکانە ماچکە کاکە بیکە بە خاتری خوا تکا ئەەکەم هیچ ئەڵێ چی بکەم مناڵەکەم داوای پارەم لێکە لەم ڕۆژانە ژنێکا بۆ لام مناڵێکی پێبوو زۆر وەزی خراپ وتی کاک سامان بڕۆ ئەەکەی یەک هەفتەیە ئەو مناڵە بێ پاراچێ بۆ مەکتەب 250 ئاو وتی لەم ڕۆژانەیە تەقەن من هەر مردم لە شوێنی خۆم خۆزگە قەت تەمەنای ئەو کەم ڕۆژی ئێرە بەجێ بێڵم قەت وانەزان من دڵخۆشم لەسرم کوستێت تەمەنای ئەو کەم ڕۆژی ئێرە بەجێ بێڵم تی هەموو ئازارەکانە بینی پێرێ ینی ئەو ڕۆژەی کە هاو بۆ لای من شەکر و نانم بۆ تێکەڵ کردو بۆ مرد کردو یاومەتێ و تو مەگە زۆرە برسی بوو بیخۆ ئەو نانەشی لە ماڵۆی لێ دەبێ بە قوسە چیە خۆی هێدەوەرەوە بە بەرپرسی حکوومەت بڵێ وەرەوە بە وەزیرێ بڵێ وەرەوە بە سەرۆکی حکوومەت بڵێ گاڵتەی پێکە هاوڵ ڕاز ناکە درۆکە تۆ دووری لە خەڵک تۆ چی لەگەڵ ئەم خەڵکەیە هەیە چ معاناتێکە دەیە دەرەچی 50 سیارە بە دواوەیە کۆمەڵێک لە دەوتە ناڵن خەڵک نزیکە بێتەوە تۆ بۆیە من قسە چی بۆ ئەوام کە بۆ کەممان کردەوە مناڵێکی ئیبتیدایی دایکی کەمەندام بێت باوکی نەبێت بڵێ شەکر و نانی وردەی بۆ بردووەتە مەکتەب ئەمە لە چه زمانێکە ئەمە خوراوە من خۆم لە زمانی گرانەکەیە تەلەبە بووم ئەمن بەسەر نەهاتۆ کە لە یەکێک بووم ئێستاشێکی نەماڵ هەژارەکان تۆ چۆن بەرگەی ئەماگری تۆ چۆن ئەم وێنایە بەق من چی پێ بڵم بە قسە ناکرێ نا ئەو نەهامەتی لێراکرێ یعنی ئێستا ئەوە ژنێکە ئەو تەسکەرەکانێتی 5 هەتیوی هەیە باشە دایکی سەرەتانێتی کەمەندامیشە کچێکیشی نابینایە باوکیان مەفقودە داعش فرانوێتی بڕوا ئەکەیت 4 مناڵی تەلەبەی هەیە بە 2 برای 1 کراسیان هەیە بە 2 برای 1 کراسیان هەیە سوێن بەخوا ئەوەتەوە دوێنێ تەلەفۆنم کردووە بۆ حاجی سیروانێکەیە هەرچەنە موجارە ناومێنە بیکە بە خاتری خوا من بۆ خوایەکەم ناردوێتی بۆ سیڤا سکوڵ باشە ناردوێتی بۆ ئەوێ جل و بەریان بۆ کڕەوە بە 2 برای 1 کراسیان هەیە مدیری مەکتەبەکە تەلەفۆنی کردبووم 1 کراسی ڕەش بە 2 برا باشە لە بەری ئەکەن دوێنێ ئەو کاک حاجی نردی بۆ وتم کاکە فریاکە وەڵای من چی لێ بکەم بە قورعان هەرچی لە گیرفان مابوو نازم 7,000 بۆ 18,000 بوو نەژڵن بۆ خۆهینێکە یامێ وتم وەڵای من جارێرەوەم پێبەست خەڵگە ناسم سواز وخوا تەلەفۆنم کرد بۆ 1-2 برادر هاوکاریان بۆە ئەمانەی ئەم کەش و گرفتانەی کە تۆ باسە کرد زۆر سەختن بەڵام ئێوە کاتێک کە ئەچنە لای ئەو دەسەڵاتداران ئەچنە لای حکوومەت ئەچنە لای وەزیرەکان کە ناتوان هیچتان بۆ بکەن چۆن قسەتان لەگەڵاکەن یعنی ئەتوانن قەنەعەتان پێ بکەن کە
ئەتوان قەنەعەتان پێ بکەن کە بەڵێ حکوومەت ئێستا ناتوانێت هاوکاریتان ینی بەم شێوازە قەنەعەتان پێکە ئەو ئەتوانێت قەناعەت بە من کە ئەو پارەی کەی بە پەرلەمانتارەکان حەڵال بوو لە کاتی خۆیان بوو لە جێ خۆیان بوو معقولە 100 پەرلەمانتار پارەی 55,000 عەربانی کەمەندامی وەرگرن ئەو دەسەڵاتدارانە بە شخصی توانیوانە هاوکاریتان بکەن خۆیان یان واز لە حکوم وەکو شخص ئەی کات مەسەرەن وەزیرەکە بۆ نمونە چەند حاڵەتێکم بڵاو کردەوە مناڵێکم بڵاو کردەوە پولەکە ماسی هەبوو لەگەڵ عایلەکان نان نەبوو بیخۆن 3 مانگ و گۆشتیان نەخوار بوو سوێن بەخوا گۆشتیان نەخوار بوو مناڵەکەی گریا لە تەلەفۆنەکەی مناڵەکەی گریا بۆ گۆشت يعني من ئەم زانێمە ڕڵێ سینناریوەکە بەڵام خۆم واقعەکەم بە چای خۆم بینی کاگڕەباس حەملا وەکو وەزیری دارایی هاوکاری ناریەک سەروتی وڵی ینی زۆر هینیشی کرد ینی احتیزاریە ناوە بەڵام وەکو خۆی وەکو شخصی شتە بە شخص حل نابێ وایە ئەبێ حکوومەت حکومت مەبەسینە حەلیکە ینی ئەو پارەی درا بە پەرلەمانتارەکان ئەگەر بدرایە بە کەمەندامان زۆر جیاوازتر بوو من ئێستا ژەڵم یەک ئۆتۆمبیلی بیفرۆشە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەرچی کەمەندام هەیە لە دوهۆک هەتا پێنجێن من چارەسەری عەرەبانە و دارشەق و تەوالیتی سەفەری و گۆچان و هەموو شتێکیان بوو ئۆتۆمبیلیان بەڵام ئایا ئەیکە ئەو گاڵتەی بە قسەکانە دیاڵێ با بە کەیفی خۆیتی بازانی بە منەڵێن چی ئەڵێ هەر زۆر پێخۆشە جنێوەی دەبڕەوە خۆ جنێو بە لە کەناڵەکان ئێ بابە تێبگە لە ئازاری ئێمە بۆ من دانەنیشتم لێرە قسە جۆرە لە جۆرەکان ئێوە وەکو دوژمنی خۆیان سەیرە چیت وەکو تۆ کەسێکی دانیشتوویت یعنی هەر دانیشتوی ڕەخنە لای بابە ئێمە ڕەخنە ناگرین ئێمە ڕەخنەی بێبنەمان ناگرین ئێمەڵین کەمەندام نان نییە بیخوات کەمەندام پێڵاوی لە پیانە کاچێ بۆ مەکتب کەسێک لەسەر عەرەبانەیە بەو نەهامەتیە بەو ئازاری کەمەندامیە ئەچێ بۆ مەکتب باشە بۆ 250 پێ نەبێت بۆ مناڵەکانی ئێوە بە 10,000 بە 20,000 دۆلار خوێنن ئێمە ناڵێ نەچینە با مناڵەکەی منی حاشا نامانەوێ لەگەڵ ئێوە بخوێنی بەڵام هیچ نەبێ ئەوەنەی بۆ بکە کە پارێکی ڕۆژانەی پێبێت ممنون بە هیوای چارەسەری سەردەم کێشەکانتان کاک سەنگەر سڵاو لێبێ کاک سەنگەر تۆ چ شوێنێکی دەسەر لە دەستداوە و لە کاتی ڕۆیشتنە چ شوێنێکت زۆر ئازارەکان وەڵام من قاچی ڕاستم تووشی شەلەتفال بوو لە کاتی ڕۆیشتنە ئازارت بۆ دروستە بێ ئەگەر ئەتیادی و دارشەخانە بەکارنێنی هەر ئازاری نییە بەڵام ناتوانم بڕۆم داشەقم پێێنم ناتوانم ناتوانانی کۆنتترۆلی قاچی ڕاستە بکەی بۆی بتوانانی هەنگای پێزیینە ناوەڵ هیچێزیکی نه باشە قەت بووە لە کاتی ڕۆیشتنە بکەویت یاخود ئاز کێشت بە دروست باڵێ من ئێستش گەچیتیایە مانگێک لەمە پێش لە قادرمە ماڵمان لە قادرمە لە قاتی سەرەوە کەوتمە خوار لە قادرمەکان قاچم شکای ئێستا ژەر گەچەکەی تێمە ئێرە هەر گەچیتە هەمووە دیارە شێوازەکەشی لێرە باشە وەکو کەمەندام تا چەند کێش و گرفتان هەیە چیتان داواکاریتان چیە کێشەکانتان چیە خەمەکانتان چیە بڵێ کێشە و گرفتی کەمەندام لەم وڵاتی ئێمە لەم شوێنی کە ئێمە تیاژین هەتا بڵی بەرەو زیابوونە ڕات کەم ناکە ڕۆژ بە ڕۆژ کێشە و گرفتەکانمان زیایە بۆ نمونە کێشەی هاتوو چۆمان هەیە کێشەی کۆمەڵایەتی کێشەی یعنی زۆر کێشەمان هەیە لەم کۆمەڵ لە ڕووی دەرونیەوە کاتێکە بێنن تۆ بەشێکی گرنگی جەستت کە قاچی ڕاستە لە دەستداوە تا چەند با بڵێن ناخۆشە بۆتان تا چەند هەست بە ئازارەکە بەڵێ ناخۆشە بەڵام ئەمە وای نەکردو کە ئێمە بۆسین ئێمە لەناو ئەم کۆمەڵگەیە یعنی بە کەسە زیندووەکان ناسراوین ئێمە ئەتوانین زۆر شتکەین ئەوە نییە بڵین بەشێ لە جەستەمان ڕۆشتوی تر ئێمە وەکو کەسێکی لاواز دەرکەوین سپاس بۆ خوا ئێمە خاوەن بێدایسی تایبەت ڕۆژانە وەکو هەر کەسێکی ئاسایی ژیانی خۆمانە بین بەڕێەوە و پێویستمان بیت کۆمەڵی کەسیشتان بینیەوە زۆر دەستڕەنگینن ینی ئەیانە بۆ منە ئێستم کابراایکە ناسم یەکێکە لە فیتەرێکی زۆر باشە خەڵک بە تایبەت دەچن بۆ لای هەر بژین و لاشتان ساغ بێ حکومت تا چەند توانیوتی هاوکاریتان بکە بۆی ژیانتان تۆزێک باشتر لە ئێستا بژین حکومت هەر وەک نەک توانی بێت یارگەریمە ڕێی ژیانی لێگرتوین ئێمە کەمەندامانە هەیە ئیشەکە لە بازارە بۆ نمونە من وەک کەسێکی ئاسایەتوان شۆفێری بکەم شۆفێری تەکسیم ڕۆژانە
یعنی سپاس بۆ برایانی هاتوچۆ کە چاوپۆشیمان لێکەنە هیچ یاسایانە کە ئێمە بتوانین بژێی خۆمان بە شۆفێری تەکسی بەڕێ ببین ئەگەر بکەوینە مەفرەسەیە کۆ تۆزێ توند بێ لەواچێ ئیجازەمان لێ بسەن و یعنی ڕوبەڕووی یاسامە کێشەمان بە دروستکەم بەس من لێرەوە سپاسی برادرانی هاتوچۆەکەم یعنی زۆر باشن لەگەڵ ئێمەی کە مندامانە کە چاوپۆشیمان لێەکەن بەناوکو حکوومەت خۆی یعنی کاری بۆ قورس کردوین لە هەموو ڕێکەوە ئەزانۆکو بینتان ئەم کاکە بەڕێزە باسی کرد ئەمان کێشە و گرفتیان زۆرە بەڵام سەر ڕای ئەوەش کەم بارە قورسیان لەسەر شانە لە ژیانە ئەمەیان بەسەراتوە خۆیان بە کەمتر لە کەسێکی ئاسایی نازانن و زۆربەیشیان توانیوانە هەر بەم حاڵەتەیشەوە کاسپی خۆیان بکەن بژێوی خۆیان دابین بکەن و یەکێک لە قسە گرنگەکانی ئەم کاکەیش باسەوەی کرد کە برادرانی هاتوچۆ هاوکاریان کردوون لێرەوە ئێمە دەستخۆشیان لێەکەین و بە ناوی کەناڵی پەیامەوە سپاسیانەکەین کە توانیوان نمونەیەک بن کە ئەم کاکەیە لێرەوە سپاسیانەکان داواکارین حکوومەتی هەرێمیش بتوانێت وەکو برادرانی هاتوچۆ چۆن هاوکاریانەکە و حاڵەتێکی تایبەتی ئەمان لە بەرچاوەگرێ حکوومەتیش بتوانێت هاوکاریان بکات تاوەکو ئەمان وەکو کەسێکی ئاسایی وەکو کەسێک کە بتوانێت خۆی جیاواز نەکات لە کەسەکانی تر لە کۆمەلگەکە ئێمە بژین پەیامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ